سڵاو، ڤیدیۆی ئەو جارەی دەربارەی یەکێک لە گیانلەبەرەکان یان ئاژەڵەکانی وڵاتی سویدە کە ناوی بە سویدی پێدەرێن ئێلی، بە کوردیش ئەو شاخدارە یان گاکێوی یان چێوی، هەروەها ئەو ئاژەڵە پێدەرێن سکوگنس کونگ واتە پاشای جەنگەڵ، چونکە ئاژەڵەکی گەورەیە و زیاتر لە جەنگەڵ و لە ناودار و درەختەکان دەژی، لە هەموو سوید هەیە. زیاتر باسی کۆچکردنەکەیتی کە هەموو هاوینان لە بەهاران کۆچ دەکەن لەو کاتەی ئێستا لە ئامانجی چار و پاشان لە پاییزان دەگەڕێنەوە لۆجێی زستانەیان، کەواتە بە بەهاران دەچنە هاوینە هەوار و بە پاییزانیش دەگەڕێنەوە لۆ هەواری زستانە. ئەوجا ئێستا لە تەلەڤیزیۆنی سویدی ئەوە 3 ساڵە بەرنامەک هەیە، پرۆگرامێک هەیە بە ناوی دێن ستورا ئێلی ڤاندرینگن کە بە کوردی دەبیتە کۆچە گەورەکەی گاکێویەکان، کە دەربارەی ئەو گیانلەبەرەیە باس لە کۆچی گاکێویەکان دەکا کە بێگومان ئەوان چەند هەزار ساڵە هەر کۆچ دەکەن، بەڵام ئەوە 2-3 ساڵە لە سویدی ئەو کۆچە بە کامێرا نیشان دەدرێ و کۆچی گاکێویەکان لەبەر چ کۆچ دەکەن لە جێیەک لۆ جێیەک لۆ ئەوەی بچن بگەڕێن بە شوێن خواردن و جیا و لەوەڕگا و بە پاییزانیش دەگەڕێنەوە شوێنی خۆیان. ئەو ساڵی 2021 ئەوە 3مین ساڵە ئەو پرۆگرامەی دروست دەکا تەلەڤیزیۆنی سویدی و بڵاوی دەکاتەوە لە کەناڵ 1. 24 کاتژمێر دەتوانی تەمەشای ئەو کۆچەی بکەی کو گاکێویەکان دەجوولێنەوە و دەڕۆن بەناو جەنگەڵ و بەناو ئاو و بەناو ڕووبار و ڕووبارەکانیش زۆربەی زۆریان بەفریان لە ناوە، هەتا ئێستا نەتاوایتەوە هەموو بەفرەکە. و ئەو پرۆگرامە دەتوانی ببینی لە 18 مانگی 4 هەتا 9 مانگی 5 24 کاتژمێر. لۆ ئەو پرۆگرامە چەند کامێرا دانرایە لە ناو جەنگەڵ یان لەسەر ڕۆخی ڕووبارەکان، 29 دانە کامێرە بەکار هاتیە. لەو 29ی 23 دانەیان دەتوانی بە ڕیمۆت کۆنترۆل یان بە کۆنترۆلکردن ئاراستەکەیان بگۆڕی و بیان سوڕێنی لە دوورەوە، و 4 دانەشیان دەتوانی بە شەوانیش لە تاریچیش وێنەی بگرن، کامێرای تاریچین. یەک لەو کامێرانە لە ناو لەسەر فڕۆکەی بێ فڕۆکەوانە کە بە سویدی پێدەرێن درۆنەرە، کە ئەو جۆرەیە بۆ وێنەگرتن و بێگومان لۆ ئەوەی کە کارە باش بگەینە کامێرەکان پێویست بە کابڵ و وایرە، کە ئەو ساڵ 17,000 مەتر وایریان بەکارهێنایە کە دەکاتە 17 کیلۆمەتر. لێرەش لەو نەخشەی جێگای کامێرەکان نیشان دەدا کودانراینە و کامە کامێرەی تاریچیشە. لە کاتی کۆچکردنەکەی گاکێویەکان بە یەکێک لە ڕووبارە گەورەکانی سویددا تێدەپەڕن کە ناوی ئۆنگەرمان ئێلڤە، ڕووباری ئۆنگەرمان ئێلڤ واتە ڕووبار، کە لێرە یەکێک لەو ڕووبارانەیە پێیدا تێدەپەڕن. و هەندێک لەو گاکێویانش GPS یان GPS یان لەبەرە خەناوکەی GPS بۆ ئەوەی بزانین کو دەڕۆن، چیان لێدێوە، شوێنەکانیان بزانین لە چێ زۆر ڕادەوەستن، لە کەنجی دەگەڕێنەوە و ئەو جۆرە زانیاریانە. ئەو پرۆگرامەش
بێگومان خواستەکی زۆری لەسرە لەلایەن سویدیەکان، هەروەها لەلایەن فینلەندیەکانیش بە ملیۆنان کەس تەمەشای دەکات، چونکە دەیانەوێ زانیاری وەرگرن لەسەر ئەو گاکەویانە دەجوولێنەوە و دەڕۆن و تووشی چ دەبن و هەروەها سروشتی سویدیش پیشان دەداتن. Ner ska vi. Kablarna ligger i vattnet och det kommer dem och så fick vi se vad de gjorde. Men nu är ju det här roliga då när man har så får vi visa Här är väl den här berömda platsen där renen beslöt sig för att hoppa. Så det känns lite magiskt här just nu. Kraft och nätverk, kommunikation. Och här kommer bild. تۆزە کوێنەی ساڵی پار لێرە نیشان دەدەن